ئەی یەزدانی میهرەبان، پەروەردگاری تاک و تەنیا، خاوەنی دونیا و قیامەت، باڵا دەست و بەبەزەیی، هەم بەخشندە و هەم عەدالەت، پارێزەری ئەم قورئانەی کە داد بەزان بۆ موحەممەد، نەون دەبێ و نەکۆن دەبێ، بەرنامەی ژینە تا ئەبەد. شتێ نییە تیای نەبێ، هەمووی ڕێنوێنی و ڕەوشتە، دڵ و گیانمان ئارام دەکات، بۆ مرۆڤایەتی سوودبەخشە. خودایە بە نووری قورئان چاو و دڵمان ڕووناک بکەی، پەنات پێدەگرین یا ئەڵڵا، ئەتۆش شاد و سەربەرزمان کەی.